بەناوی خوای گەورە و میهرەبان قوتابیانی عەزیز سڵاو و ڕەحمەتی خودای گەورە بڕژێ بەسەرتان مامۆستا ئیسماعیل سەباحم پسپۆڕی زمان و ئەدەبی کوردی لە ڤیدیۆیەکدا گەڕامەوە خزمەتتان لەسەر داواکاری قوتابیشی زۆر لە سەرجەم شار و شارۆچکەکانی کوردستانەوە کە داوای ئەوەیان دەکرد پرسیارە وزاریەکانی بابەتەکانی ڕێزمانی پۆلی نوێیان بۆ ڕوون بکەینەوە. لەم ڤیدیۆدا هەوڵدەین بابەتەکان و هەروەها تێبینیەکان و هەروەها پرسیارە وزاریەکانیان بۆ ڕوون بکەینەوە بە پشتیوانی خودای گەورە. لێرەدا یەکەم بابەت و ناوی خوای لێ دەهێنین کە پرسیارە وزاریەکانی ناو لە ڕووی پێکهاتنەوەیە. چەند پرسیاری وزاری لەو بابەتە هاتبێتەوە، پرسیارەکانمان دیاری کردووە و هەروەها پرسیارە فرەکانی خۆشمان لە ناویدا داناوە. تەمان ئەم پرسیارە وزاریانە لەگەڵ مەلزمە شەرحیاتەکەی پۆلینۆدا پێکەوە لە ناو یەک مەلزمەدا کۆمان کردوێتەوە، واتە لە دوای هەر بابەتێک کۆمەڵێک پرسیاری هەڵبژاردندانرا و دەتوانێت سوودیان لێ ببینی. پرسیار یەکەم دەڵێ ئەو ناوەیە کە لە وشێکی واتاداری سربەخۆ پێکهاتووە. دەڵێ چی؟ دەڵێ ئەو ناوەیە کە لە یەک وشەی واتادار پێکهاتووە مانە مەبەستێکی هەیە. پێناسەی چییە؟ ئەوە پێناسەی ناوی سادەیە، چونکە ناوی ساد یەک تاکە وشەی مانادار و سربەخۆیە. دووەم ئەو ناوەیە کە لە وشێشی واتاداری سربەخۆ پێشگرێک یان پاشگرێک پێک دێ. واتە چی؟ واتە ناوەکە دوو کەرتە یەک کەرتی مانای هەیە. مادەم دەڵێ دوو کەرتە یەک کەرتی مانای هەیە ئەوە پێناسەی ناوی داڕێژراوە. سێمینیان ئەو ناوەیە کە لە دوو وشەی واتادار یان پتر واتە زیاتر باشە پێک هاتووە. چ زۆرە ناوێک لە دوو کەرتی مانادار پێکهاتوو دەڵێ مامۆستا ناوی لێک دراوە. هەر شتێک لە ڕێزماندا قوتابیان بەڕێز ناو بوو، هاوڵ نابوو، هاوڵکار بوو، کار بوو یان چاوڵ بوو. کە گوتی دوو کەرتی مانادارە ڕاست بڵێ ئەوە لێک دراوە. ئەگەر گوتی دوو کەرتی کەرتی مانای هەیە ئەوە داڕێژراوە، کەواتە لێرەدا دەبێتە ناوی لێک دراوە. چوارەم ناوی نەرمین پێکهاتووە لە ئەم وەڵامانەی خوارەوە. دێن دەکەین قوتابیانی بەڕێز دێن لێرشی ئەمزا دەکەینەوە کەرت و پەرتیان نەکەین. نەرمین بزانە کامە وشە لە پێشچاوی تومانای هەیە مامۆستا؟ نەرم لەگەڵ یینی. نەرم مانای هەیە؟ بەڵێ. ئەدی یین مانای هەیە؟ یین مانای نییە، کەواتە کەرتی دوم دەی پاشگر بی. تەماشا دەکەم وەڵامی تا پاشگری تێدا نییە. پاشگری تێدا نییە. دەمێنێتەوە وەڵامی ئەیوبا. ئاخود وەڵامی ئەیوبی. نەرم چییە؟ وشەی نەرم قوتابیان لەبەرەوەی نەرم پێچوانێ هەیە کە بریتێ لە ڕق. نەرم ڕق هەروەها نەرم تر و ترینش وەردەگرێت. نەرمترین کەواتە نەرم هاوڵ ناوە، کەواتە وشەی نەرم هاوڵ ناوە یینەکەشمانێنەوە پاشگرە بۆی وەڵامی بە وەڵامی ڕاست دروستە. پێنجەمینیان ناوی نەورۆز پێکهاتووە لەمانی خوارەوە قوتابیان. نەورۆز تەماشای بکە لە نەو لەگەڵ ڕۆزی پێکهاتیە. طبعا نەو واتە نوێ، نەو واتە نوێ. نوێ پێچوانی هەیە بریتێ لە کۆن، هەروەها ترترینش وەردەگرێت نوێترین، کەواتە نەو چییە؟ نەو هاوڵ ناوە، ئەوە ناوم لێنە هاوڵ ناو. ئەدی ڕۆز واتە ڕۆژ باشە کورتکراوەیە ئەخۆ لە بۆ ئاسان دەڕۆن بوویتە ڕۆز. ڕۆز چییە؟ ڕۆژی ئاسمان ڕۆژی ناوە، کەواتە نەورۆز پێکهاتووە لە هاوڵ ناو کۆناو بۆیە وەڵامی بە وەڵامی ڕاست دروستە. ناوی زانا پێکهاتووە لە کام لەمانی خوارە قوتابیان. زانا یعنی کەسێک کە دەزانێت. مادەم کەسێکمانێک کە دەزانێت دەی وشەکە بی لە زانین هاتبێ. باشە دێم ئەوە زانین. ڕەجی زانین چییە؟ ئەگەر بمانێ ڕێکەی بدۆزینەوە دەڵێ دەزانم دەمی مەکەی لێلا دەبین زان دەمێنێتەوە. ئەوە زان ئەوە زانەکە ئێوە دەرچێت، کەواتە زان چییە؟ زان بریتە لە ڕەجی کار. ئەدی بزوێن درێژەکە هیچ مانایەکی کەواتە بریتە لە چی؟ بریتە لە پاشگر، کەواتە ڕەجی کار کۆ پاشگر دەستوری دروستبوونی ناوی زانایە. نووسەریشمانی هەیە بە هەمان ئەو دەستورە دروست بووە. قوتابیان چۆن بزانین وشەکە ڕەجی کارە؟ دەومیمی وەردەگرێتن. ئێستا زان دەومیم وەردەگرێت، ئەوە زانمدانەوە دەڵێ دەزانم. مادەم زان دەومیم وەردەگرێت کەواتە زان بریتە لە ڕەجی کار. ئەوە پرسیاری شەشەم. پرسیارێکی تر دەڵێ ناوی نووسەر پێکهاتووە لەم وەڵامانەی خوار قوتابیان لەم وەربگرە. لە هەر جێک پاشگری ئەرت دیت ئەر وشەکەی پێش خۆی بریتە لە ڕەجی کار. سەتا چەند مامۆستا؟ سەتا ئەو علاماتە خەڵک زۆر بەکاردێنی سەتا ئینفینیتی. بەڵێ ئینفینیتیەکەشمان زۆر جوان نییە، فێرە شتانە نینامە. ئەوە سەتا ئینفینیتی. یاڵا عەلا کولی
سەتا ئینفینیتی ئەگەر پاشگیری ئەرتە بوو وشەکەی پێشی ئەری بریتە لە ڕەجی کار با بزانی وەیە ئەو ئەرەکەمە گوتمان هیچ زمانای نیە پاشگرە باشە نووس نووس چییە وڵاهی مامۆستا زام دۆمیم وەردەگرێ دەڵێ دەنووسم نووس مادەم دۆمیم وەردەگرێتن کەواتە نووس بریتە لە چی نووس بریتە لە ڕەجی کار وەڵامی تا وەڵامی ڕاست و دروستە لە چ چاوێک وەرگیرە لە چاوجی نووسین تەواو لە چاوگی نووسین وەرگیراوە هەشتم سۆلاف ناوی سۆلاف پێکاتۆ لە کەم لەمانی خوارەوە قوتابیان وشەی سۆل لەگەڵ ئاف ئاف واتە ئاو ئەو مانای هەیە کەواتە ئەوە دوو کەرتە ئەو سێ کەرتی لێرەدانێ وەڵامی تا هەڵەیە ئاف لێرە پاشگری دانێ ئەوەشیان هەڵەیە ئەلێرانە عینە بە پاشگری دانێ ئەوەشیان هەڵەیە کەواتە وەڵامی بە دەمێنێتەوە کە بریتە لە وەڵامی ڕاست و درست هەروەها وشەی سۆل ئەگەر هەڵە نەبم بەواتای لای سەرەوەی تافگەدێتن بۆیە ناوێن لێناوە سۆلاف نوێ منیان ناوی شەرمین پێکاتۆ لە کام لەمانەی خوارەوە دێم لێکیان دوزا دەکەمەوە شەرم لەگەڵ یین یین مانای نییە کەواتە پاشگرە ئەوە لێرە بە ڕەجی کاری دانە هەڵەیە ئەلێرانە دەرێ پاشگر لێرە دەڵێ پاشگر لێرە دەڵێ پاشگر دێمەوە سەر وشەی شەرمی قوتابیان وشەی شەرم هەندێک تەڵەبە تێکەڵاو دەکات لەگەڵ وشەی بێشەرم دوو لە ڕووی ئێوە یاخود لەگەڵ وشەی بەشەرم بێشەرم و بەشەرم هاوڵ ناون لەبیر مەکە بێشەرم لەگەڵ بەشەرم هاوڵ ناون بەڵام وشەی شەرم بە تاقیتەنێ ناوە ناوی واتاییە باشە چکە ناوی واتایی چیە واتە ناوێک وجودی هەیە لە دەوروبەری خۆمان بەڵام ناتوانین دەستی لێ بدەین تەنها لە مشکی خۆمان واتایەکمان لە بۆی دروستکردیە کەواتە دەستوری دروستبوونی ناوی شەرمی بریتە لە ناو کۆ پاشگرە هەروەها هێزش قوتابیان هێزیش ناوێکی واتاییە سیاری دێمینیان دەڵێ کام لەم ناوانە بە هەمان یاسای شەرمین دروست بووە ئەمە گوتمان شەرمی و دروست بوو ناو کۆ پاشگر دێم تەماشا دەکەم چهانیان ناو کۆ پاشگرە نەرمین نەرم هاوڵ ناوە یینەکە پاشگرە بەس ئایا شەرمین هاوڵ نایی تێدا بوو نەخێر شەرمەکە ناو بوو یینەکە پاشگر بوو کەواتە وەڵامی ئەلیف هەڵەیە کە وەڵامی ئەلیف هەڵەبی وەڵامی تائیش هەڵەیە لۆ چکە وەڵامی ئەلیفی بەڕاستانێت ئەوش دەسەستەرەوە وەڵامی با و پا دەمێنێتەوە دارستان وشەی دارمانای هەیە بەڵێ ستان لە من هەز زمانای نییە کەواتە پاشگرە وشەی دارناوە ستانەکە پاشگرە بۆیە وەڵامی بە وەڵامی ڕاست درستە گوڵە نێرگز گوڵ بزوێنی کورد نێرگز وشەی گوڵ ناوە ئەوە ئامرازی لێکدانە ئەوەش بریتە لە ناو ئەوان دەستوری دروستبوونی ناوی شەرمین نییە کەواتە وەڵامی تائیش هەڵێ وەڵامی بە وەڵامی ڕاست و دروستە پرسیاری 11 ناوی ژێرپیاڵە قوتابیانی بەڕێز بەچی یاسایەک دروست بووە تەماشا ئەزیزەکانی خۆم ناوی ژێرپیاڵە بەچی یاسایەک دروست بووە وشەکان لێک جودا دەکەمەوە ژێر لەگەڵ پیاڵە پیاڵە بریتە لە ناو تەماشا دەکەم ئەوە لێرە پیاڵەی بە پاشگردانەیە ئەوە هەڵەیە ئەلێرانە بەنایدانە لێرەش بەنایدانەیە کەواتە دەکرێت یەکێک لەو سێ وەڵامە ڕاست دابنرێتن ئەلێرانە وشەی ژێرمان هەیە قوتابیان هەر وشەیەک شوێن بوو ژێر سەر ناو لە ناو کە دەڵێن ناو ئەگەر بەواتای شوێن بەکار هاتبێ ئەوە دەبێت بە هاوڵکار لەبەرێ هەموو شوێنێک بریتە لە هاوڵکار کەواتە لێردا وشەی ژێرچیە وشەی ژێر بریتە لە هاوڵکار پیاڵەش نابوو کات دەستوری دروستبوونی ژێر پیاڵە بریتە لە هاوڵکار کۆ ناو ئەو جارە دوازە پرسیاری دوازدە دەڵێن ناوی هاوسەر بە چی یاسایەک دروست کراوە دێن وشەکان لێک جودا دەکەینەوە لە هاو لەگەڵ سەری پێکاتوە تەماشای کرد لێراندا وشەی هاو مانای نییە کەواتە وشەی هاو دەبێت چی بدەیت پێشگر بێ لێرە بە هاوڵ نایدانە هەڵەیە ئەلێرە بەنایدانە هەڵەیە ئەلێران بەڕەجی کاریدانە ئەویش هەڵەیە دەمێنێت وەڵامی بە ئایا وشەی سەر لێرە بەواتای شوێن بەکارهاتوە یان بەواتای سەری مرۆڤ بەکارهاتوە مامۆستا کاتێک دڵێن هاوسەر یعنی سەریان پێکدادە باشە لێرەدا بەواتای سەری مرۆڤ بەکارهاتوە بۆیە وشەی سەر لێرانەدا دەبێتە چی دەبێتە ناو بەس قوتابیان ئەدێگەر گوتی سەرمێز لێرەدا ئەو سەرە بەواتای شوێن بەکارهاتیە کەواتە لێرە دوتە هاوڵکار نابێتە ناو سێزدا ناوی هاوڕێ بەچی یاسایەک دروست کراوە وشەکان لێک جودا دەکەمەوە هاو لەگەڵ ڕێ ڕێ مانای هەیە بەواتای ڕێگا دێتن بەڵێ هاو مانای نییە بەواتای پێشگر دێتن کەواتە پێشگرە هاو بۆیە دەڵێن دەستوری دروستبوونی هاوڕێ بریتە لە چی بریتە لە پێشگر کۆ ناوی
پرسیاری چواردا ناوی ناڵە چۆن دروست کراوە قوتابیانی بەڕێز ناڵە ڕەجی کاری بڵێن چاوژی ناڵینمان هەیە ئێستا ناڵە چۆر دەگری ناڵ دەومی وەردەگری دەڵێت دەناڵم لە چاوگی چ هاتیە لە چاوگی ناڵین کەواتە ناڵ بریتە لە چی ناڵ بریتە لە ڕەجی کار بزوێن کوتەکەش مانای نییە کەواتە ڕەجی کار کۆ پاشگرت دەستوری دروستبوونی ناوی ناڵەیە جگە لە ناڵە قوتابیانی بەڕێز ئەوە ناڵە تەقە گریە باشە ئەوانە هەرسێکیان بەو دەستوری دروست کراون کە بریتە لە ڕەجی کار کۆ پاشگەر پرسیاری پازە گوڵە نێرگس بەهاران دەڕوێت ناوی گوڵە نێرگس چۆن دروست کراوە دێموشەکان لی جودا دەکەمەوە ئەوە لە پرسای تومانای هەیە گوڵ پاشان بزوێنی کورد پاشان نێرگس وشەی گوڵ چییە ناوە نێرگس چییە ناوە ئەوەش بزوێنی کورتەکە ئامرازی لێکدانە کەواتە دەستوری دروستبوونەکە بێتە لە ناو کۆ بزوێنی کورد کۆ ناو ئەو پرسیارشمان زانی پرسیاری شازدە کام لەم ناوانە بە یاسای ناو کۆناو دروست کراوە تەمەشا دەکەی نەرمین نەرم هاوڵ ناوە یینەکە پاشگرە ئەو هەڵەیە نووسەر گوتمە مادەم ئەرمان هەیە وشێ پێشی ئەری دەبێتە ڕەجی کار نووس ڕەجی کار ئەرەکە پاشگرە ئەو وەڵامە هەڵەیە گەردەن زرد وشەی گەردەن ئەندامی جەستەی مرۆڤ ناوە زرد ڕەنگە ڕەنگەکانیش هەموو هاوڵ ناوە قوتابیانی بەڕێز ڕەنگەکان هەر هەمویان هاوڵ ناوە کەواتە ئەلێرە دەبێت دەستوری دروستبوونی بریتە لە ناو و هاوڵ ناو ئەمە ناو کۆناومان دەوێت ئەوەش هەڵەیە دەمێنێتەوە چی دەمێنێتەوە دۆتمام قوتابیانی بەڕێز دۆتمام مام ئەوە ناوە وشەی دۆت دۆت مام قوتابیانی بەڕێز دۆت بەواتای کچ بەکاردێتن دۆت واتە کچ لە دۆختەر هاتی ئاگدارم دۆختەر ئەوی فارسی بزانین زانین دۆختەر بەواتای کچ بەکاردێت کەواتە مادەم وشەی دۆت بەواتای کچ بەکاردێت وشەی کچیە ئەویش ناوە کەواتە دەستوری دروستبوونی دۆتمام بریتە لە چی بریتە لە ناو کۆ ناو هەروەها پسمامیش پس قوتابیان لە پێسەر هاتیە فارز دەڵێن پێسەر واتە بچی پێسەر یعنی کوڕ مامیش ئەوە ناوە کوڕ مام یعنی چ یعنی ئامۆزات بە کوردێکی بەڵام ئامۆزایەکە ڕەگەزی نێری نەبێت پس مام یعنی ئامۆزا بەڵام ئامۆزایەکە ڕەگەزی مێی نەبێتن پرسیارشتە قوتابیانی بەڕێز دەڵێ بەسەر یاسا توانین ناوی داڕژراو دروستکەین ئایا دووە سێ چوارە پێنجە ئێستا ئەگەر ئەم لە بۆت و هەرێک لە وەڵامەکان دابنێم دەڵێ مامۆستا ئەرێ بە زەحمەت یاساکانی دیکەشمەوە دەنووسی بزانم چیان یاسا دەستوری دروستبوونی ناوی داڕژراوە ئەو هەموو یاسای چۆنە بۆ تو بنووسین دێنستەکەی دەگەڕێنەوە سەر مەلزەمەکەی چەند یاسامان هەیە بۆ دروستکردنی ناوی داڕژراو یەک دوو سێ چار کەواتە چار یاسامان هەیە ئەوە لە وەڵامدا دەڵێن چی لە پرسیاری حەفدا بە چەند یاسا توانین ناوی داڕژراو دروستکەین دەڵێن بە چوار یاسا بە چەند یاسا توانین ناوی لێکدراو دروستکەین بە شەش یاسا توانین ناوی لێکدراو دروست بکەین پرسیاری 19 بەهۆی یاسای ناو بزوێنی کورد و هاوڵ ناو دەتوانین چی دروستکەین کار هاوڵکار چاوت یان ناوی لێکدراو تەوان دەتوانین ناوی لێکدراو دروستکەین پرسیارێکی وزاریە پرسیاری 20 ناوی دارتاش ناوێکی چییە قوتابیان وشەکان لێک جوداکەوە لە دار لەگەڵ تاشی پێکاتیە وشەی دار مانای هەیە بەڵێ ئێستا دەڵێ مامۆستا تاش هیچ مانایەکی نییە بەس قوتابیان لەبێت نەچی تاش چ وەردەگری ئەها دەومین وەردەگری دەتاشم کەواتە تاش چییە ڕەجی کاری چاوجی تاشینە مادەم لە چاوگە وەرگیرە حسێبی وشێکی ماناداری لۆ دەکەی تاو مادەم وشەکە دوو کەرتی مانادارە دەبێتە ناوێکی لێکدراو پرسیاری 21 کام لەم هاوڵکارانە یاخود کام لەم ناوانە بە یاسای هاوڵکار کۆناو دروست کراوە گوتم هاوڵکاری بوو دەناسێ و حیاتی من گوتت مامۆستا ئاسانە هەر وشەیە شوێن بوو ئەو وشێ هاوڵکارە تەمەشا دەکەم وشەی ژێر چییە ژێر شوێنە ئەو هاوڵکارە بن چییە بنی شوێنە ئەدی ئەو لێ ژێرە کاکە ئەگەر ئەو ژێرە هاوڵکاربی ئەو ژێرەشیان هاوڵکارە کەواتە ئەوە هەرسێکیان بەشی یەکەمەکان بریتە لە چی
بریتە لە هاوڵکار پیاڵە چیە ناوە دیوار چیە ناوە زەمین چیە ئەویش ناوە کەواتە لە وەڵام دنیای وەڵامی تا واتە هەم وەڵامەکان ڕاست و درستن ناوی کوردستان بە چی یاسایەک دروست کراوە لێک جودا دەکەمەوە لە وشەی کورد لەگەڵ ستان پێکاتی وشەی کورد ناوە ستان مانانی لە منهەج دەبێتە پاشگر کەواتە بریتە لە چی بریتە لە ناو کۆ پاشگر 23 دڵدار شاعیرێکی کورد بوو ناوی دڵدار پێکاتەوە لە چی قوتابیانی بەڕێز لەو نمونەی بەوردەبە دڵدار لە وشەی دڵ لەگەڵ دار پێکاتیە دڵ ئەندامی جەستەی مرۆڤە بریتە لە ناو دار قوتابیان لەو ڕستەیەدا یاخود لەو نمونەیەدا کاتێک دەڵێن دڵدار یعنی کەسێک دڵی هەیە لە منهەجدا لێرانەدا دار حسەبی پاشگری لۆ دەکەین لۆ چکە لێرانەدا وشەی دار بەواتای درەخت بەکار نەهاتیە بەواتای درەخت بەکار نهاتیە بەڵکو بەواتای پاشگر بەکار هاتووە بۆ حسەبی پاشگری لۆ دەکەین هەرچەندە بەخۆی وشەی دار مانای هەیە لە دەروی منهەج مانای هەیە بەڵام لە منهەجی پۆلینۆدا وشەی داری ئەگەر بێت و لەگەڵ وشەیەشتی کە بەکارمان هێنا حسەبی پاشگری لەبۆ دەکەین کەواتە دەستوری دروستبوونی ناوی دڵدار بریتە لە چی بریتە لە ناو کۆ پاشگر نمونەیەش دیکە هەر لەسەر ئەو خاڵەی ناودار باشە ناوداری وشەی ناو بریتە لە ناو دارەکەش بریتە لە چی بریتە لە پاشگر سێ پاشگرمان هەیە قوتابیان دار زار یار ئەگەر ئەو شانە بەتەنێ بەکار هاتن دەبن بەناو ئەو شانە بەتەنێ بەکار هاتن دەبن بەناو بەڵام ئەگەر هاتوو لەگەڵ وشەی دیکە بەکار هاتن ئەگەر هاتوو لەگەڵ وشەی دیکە بەکار هاتن ئەلێرانە وشەشی دیکەمان هەبوو ئەو جە ناو بوو ڕەجیکار بوو هەرچی بوو ئەوە ئەو شانە دەبن بەچی ئەو شانە دەبن بە پاشگر باشە حسەبی وشەشی ماناداریان لە بۆ ناکەین پرسیاری 24 دەتوانین ناوی لێکدراو دروستکەین بەم یاسایە بەکام یاستان ناوی لێکدراو دروستکەین جارێ ئەوە پاشگرە لۆ دەرێ ئەوە پاشگر لۆ دەرێ ئەوەش پاشگر لۆ دەرێ ئەو یەک کەرتی ماناداری یەک کەرتی مانادار یەک کەرتی مانادار بەڵام ناو کۆ ڕەجیکار ناو شەشی مانادارە گوتم ڕەجیکاریش لەبەری لە چاوگە وەرگیرە ئەوژ شەشی مانادارە حسێب لۆ دەکەین بۆیە وەڵامی تا وەڵامی ڕاست و دروستە پرسیاری 25 دەتوانین ناوی داڕژرا دروستکەین بە کام لەم یاسانەی خوارەوە لە کامیان یەک کەرتی ماناداریتیدا ئەو دوو وەڵامی ڕاست ئەوە ناو کۆنا و دوو کەرتی مانادارە ئەو هەڵەیە ناو کۆ ڕەجیکار ئەوش دوو کەرتی مانادارە ناوکو هاوڵناو دوو کەرتی مانادارە ڕەجیکار کۆ پاشگر بەس ڕەجیکارەکە مانای هەیە پاشگرەکە مانای نییە کەواتەوە دەستوری دروستبوونی ناوێکی داڕژراوە پرسیاری 26 ناوی ڕەشماڵ بە یاسایەک دروست کراوە تەماشا دەکەین لە دوو کەرت پێکاتیە ئەوەی لە پێش سایت و مانای هەیە جودایکەوە مامۆستا ئەوەی لە پێش سایت و مانای هەیە بریتە لە ڕەش ڕەش چییە مامۆستا وەڵای ڕەش بەختی منە بەختی توش ڕەنگە ڕەنگەکانیش چنە هاوڵ ناون کاتە وشەی ڕەش بریتە لە چی بریتە لە هاوڵ ناو ئەوە لۆ دەرێ ئەوە لۆ دەرێ ئەوە لۆ دەرێ وەڵامی سما وەڵامی بەماوە زام ماڵ چییە وشەی ماڵ ناوە کەواتە بریتە لە هاوڵ ناو کۆنە کە دەستوری دروستبوونی ناوی ڕەشماڵە ئەو جارە 27 ناوی هۆزانڤان چۆن دروست کراوە طبعاً هۆزان لەگەڵ ڤانی وشەی هۆزان قوتابیان واتە چی واتە شیعر باشە ڤانیش هیچ مانایەکی نییە ڤان ئێستا تەڵەبە هەیە مامۆستا ڤان خۆ لە ئینگلیزی مانە هەیە چ حەقی لە ئینگلیزی مانە هەیە دەرسەکەیت و بە ناوی سەنڕایزی پۆلینۆ یان بنای زمان و ئەدەبی کوردی پۆلینۆیە بنای زمان و ئەدەبی کوردیە کەواتە حەق لە ئینگلیزیدا نییە ئەتوو دەی بە کوردی جوای پرسیارەکان دەدەیتەوە بۆیە هۆزان بە مانای شعر بەکاردێت شعریش ناوە ڤانەکەش مانای نییە کەواتە پاشگرە ناو کۆ پاشگر دەستوری دروستبوونی ناوی هۆزانڤانە پرسیاری 28 ناوی گوڵاف بەچ دەستورێک دروست کراوە گوڵاف قوتابیان لە گوڵ لەگەڵ ئاو پێکاتیە وشەی گوڵ ناوە وشەی ئاویش واتە ئاو ئەویش ناوە کەواتە دەستوری دروستبوونی ناوی گوڵاف بریتە لە چی بریتە لە ناو کۆنا وەڵامی ئەلیف ڕاستە ئەو وشەیە بگۆڕین بۆ سۆرانی دەبێتە گوڵاو گوڵاوکو دروست بووە لە وشەی گوڵ لەگەڵ ئاوی دروست بووە بە هەمان شێوە ناو کۆناوە باشەما مەسعدیکە ئەو هەمزەیە قوتابیان ئەو هەمزەیە لە بۆ ئاسان دەربڕین ڕەش دەکرێتەوە و نانووسێتن ئەتو لە زیات ئەوی برێ گوڵ ئاو دەڵێن گوڵاو تەواو لۆی بە ئاسانی لەسەر زمانمان دەربڕێتن چکە زمان
هەموو کاتێک پەنا دەباتە بەر کورتترین ڕێگا بۆ ئەوی قسەکانی خۆی دەربڕێتن ئەتوتێ بە کورتی پامەکە خۆت بگەینی ناتێ قسەکەی دوور درێژکە وڵڵا ئەوە هاتووە هاتووە ئەوها هاتوو نا و پێستمە بۆ شتانە نییە سەردەمی کورت بڕیە عەرەب دەڵێن عەسرە سەریع 29 ناوی هاڤینگە بە چ دەستوورێک دروست کراوە هاڤینگە یانی چی؟ یانی هاوینە هەوار وشەی هاڤین واتە هاوین لەگەڵ گە مانای نییە هاڤین مانای هەیە کە بریتێ لە ناو کاتە ناو کۆپاژێر دەستوری دروستبوونی ناوی هاڤینگەیە ناوی دارستان بە چ دەستوورێک دروست کراوە وشەی دار بریتێ لە ناو کە بواتای درەخت بەکاردێ هەن لێرە بواتای درەخت بەکاردێ وشی دڵداری نییە دڵدار لێ دەردارەکە بواتای درەخت بەکار نەدەهات بەڵام لێرە دارستان بواتای درەخت بەکارهاتێت دارەکە بۆیە دار دەبێتە ناو ستانیشی زمانایەشینە دەبێتە پاشگەر وەڵامی تا وەڵامی ڕاست دروستە لێرە داهاتینە کۆتایی بابەتی پرسیارە گوزاریەکانی ناو لە ڕووی پێکهاتنەوە تا بابەتی داهاتوو هەر شاد و سەرفراز کامرامە سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه